بەیەکبوونی ژنان ئەگهێنە ئامانج. بەهێزی خۆم مافی خۆم بەدەست ئەهێنم. هەوڵدانمان بۆ ئازادی هەوڵدانەوە فەراهەمکردنی ژیانێکی شایستە. بە ڕەنگی ژن ژیان جوانەکەین. بەردەوامین لەسەر ڕێچکەی ژنانی تێکۆشەر. بە تێکۆشانی ژن سەردەکەون. بە تێکۆشانم دەگەم ئامانجەکان. أنا مرحة واشتغل هنا وافتخر بهالشغل. بەیەکەوە تێدەکۆشین تا کاتی ئازادیە. وەرزی بەهار ساڵ زیندوو دەکاتەوە، 8 مارس تێکۆشان بەرز دەکاتەوە. من الوضم حتى شيء الأوزع الوضم برضين اشترم. أنا المرأة في ميدان، أنا المرأة هو المرأة. ڕەنجی منە، تێکۆشانی منە، مافی خۆم لەدەست نادەم. ژیان ڕەنجی منە، سەرەڕای زەحمەتەکانم. من ژنم لە مەیدانم.